ئەوە ڕێگەی مەرگە، ڕێگەی هەولێر کۆیە. ئێستا بەهۆی زۆری ڕووداوەکانی هاتوچۆ لەو ڕێگایە بە ڕێگای مەرگ ناو دەبرێت. ئەوە دانیشتووی شارۆچکەی کۆیەیە، لە بەرامبەرەو هەموو قوربانیەی لەو ڕێگایە دەبێت قوڕ بەسەری خۆی دەکا. من قوڕ دەپێوم تاوەکو ئەو ڕێگایە چا بکرێت و ڕێگای نێوان هەولێر کەرکووک بکرێتەوە، دووسایدی نێوان کۆیە هەولێریش دەست پێ بکرێت و ئەو حکوومەتەش بە ئاگا بێتەوە. قایم قامی کۆیە لەسەر ڕێگاکە قسە دەکات و پلانەکانیان بۆ چاکردنی ئەو ڕێگایە دەخاتە ڕوو. ئەوەی ئێستا هەوڵمانداوە ئەمڕۆ کە چوار تیمی بەڕێبەراتی ئاوادانکردنەوەی هەولێر کۆیە بە مشتەڕەکی ئیشی لەسەر بکەن، چاڵ و چۆڵیەکان چاک بکەنەوە. تیمێک لە ڕێگای کۆیە تەختەقیش دەکات، سێ تیمەکەی تر لە بینی کۆیە دێگەڵە کار دەکات بۆی وەکو فریاگوزارێکی سەرەتایی چاڵ و چۆڵیەکان پڕ بکەینەوە. و لێرەشەوە بەڕاستی ئێمە داوامان لە حکوومەت لە وەزارەتی ئاوادانکردنەوە بەڕاستی بێتە سەرخەت ئەو جادە بەو کارە ساتە و بەو ترسەناچی و بەو سامناچە بەڕاستی ناکرێت و هەوڵ بدرێ ڕێگای پردێ بکرێتەوە. بەڕێوبەری هاتوچۆی کۆیە دەدوێنین ئەو ئاماری مەترسیداری 6 مانگی ڕابردوو ئاشکرا دەکا. ئەگەر باز لە ئامارەکان بکەین لە 6 مانگی ڕابردوو بەراورد بکرێ بە 6 مانگی ساڵی 2017 بەداخەوە دەیرێم ڕووداوەکان دوو بەقەد ساڵی ڕابردوو زیادی کردووە. تەنها لە 6 مانگی ڕابردوو 115 ڕووداوی هاتوچۆ بووە، 170 بریندار بووە، بەداخەوە 10 وڵاتی بۆتە قوربانی ڕووداوی هاتوچۆ. ئەمە ڕێژەیەکی یەکجار زۆرە. بەهۆی ڕووداوەکانی ساڵی ڕابردوو نێوان هەرێم و بەغدا و داخستنی ڕێگای نێوان هەولێر کەرکووک و نەکردنەوەی ڕێگاکە تا ئێستا هاتوچۆی شوفێران تەنیا بە ڕێگای هەولێر کۆیەیە کە ئەوەش قەرەباڵغێکی یەکجار زۆری دروست کردووە لەو ڕێگایە. لە ڕێگایی هەولێر کۆیە ئێستا هەموو خەڵک ئەو ڕێگایە بە ڕێگای مەرگ باز دەکات. ڕۆژانە دەیان ڕووداوی هاتوچۆ لێرە ڕوودەدەن و خەڵکی ئەو نیشتیمانەش دەبێتە قوربانی. شوفێران و خەڵک لێرە داواکارن حکوومەت چارەسەرێکی بەپەلا بۆ ڕێگای هەولێر کۆیە بدۆزێتەوە بۆ ئەوەی ئەو هەموو هاوڵاتیە لەو کوردستانە لەو ڕێگایە نەبنە قوربانی. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، کۆیە.